هەیەما هەفتەیەکی بە ئاشکرایی بەلەڤینا هێزên تورکیا و پەکەکە لە سنووری ئامێدیە دهێنە دیتن وەکو بەشێک هەوڵاتیان دەبێژن بەری چەند ڕۆژاو لە پێش چاوێن هەمی خەڵکی چەندین تانکên پێشکەفتی ئینایە سنووری قازا ئامێدیە و هەندێن دژی بۆ جیهەیەکی دی هاتنە بەگوهاستن. برچاف یعنی دینیت برچاف وارجا چند زریپوش و تانکریتینه هنده جید بری یعنی آلو گورت بتره گیرن سلاح باشتر و نیوتریتینه منطقه و یتکافنارت بریه و آخر جهانی گرانی خلقیه اگر راست هم دخواست سر بخویت کن و دولت بونید کن اف هزت وری چه تید هبونا به هزت وری چه یک جهالاتین دور برگاره جدی بیجید دنها دا بتر هر جاره که ولوینا پککی دیت دیتن و عطون و چون آوانجی هر جاره که پتر بویه. نسبت به گویم نسبت به اینو که گلک یعنی به گوی تاش تو قوت تو به گوی گلک پترن هنو چونو منطقه بری گوری و منطقه اسمنای پترن برینو که و به گوی و که برینو که واسه بوشنی یعنی خول اختنو و هاتنو چونو گل خلک بری گوری و گل خلک منطقه نه و که برینو که رفتارا که درستوید گلت قاتلن اما اختنو تو هنو چونو یعنی تقریبا منعت. ولوینن هێزên تورکیا و پەکەکە دوودلیەک لە دەف خەلکی پەیدا کردیە وەکو ئەو دەبێژن زەرەرمەندی سەرەکی جوان ولوینان خەلکێ دەڤەرێ بگشتیە. خودت خوازی نبیته چه شر نچیه بن چونکی دی زەرەرمەندی یکی دی فەقیر بیتن هەژار دی بەرپیا چیتن دوێرێ داژی یعنی مدوێتن خەلکی مە هەمی بزانن ئەف جموجوڵە تأثیر الفقیر دیکەتن و دل دەڤەرێت مە ئەوێت کو ئەم سنووری تایبەت دهێدای کردن. دیداخویانیەکە تایبەت دە بەختیار دووهام بەرپرسی ڕاگەهاندن و چاپەمانیە هەپێکی بەری هەفتەیەکی بۆ ئێن ئارتیدا بۆ دیارکرێن و هێزên wan di ئامادەباشیەدانە jî بۆ her operasyoneka leşkeriya Tirkiye li Başûrê Kurdistanê lê wekû hewlatiyên deverê dayne diyarkirin zerarmendê serekî ji encamê her operasyonekê xelkê deverê bigiştî û taybet yên gundên Sinûriyê. Nihat Ûremarî ên Artî Qaza Amêdiyê.